بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەکەمەوە هەڵبەتە لە مەڵقەیەدا قسە و باز دەکەین لەبارەی ئابووری هەرێمی کوردستان لە نێوان سەقامگیری و ناسەقامگیری لە ئێستادا کە لە ساڵی 2014 وەکو بەرپرسانی حکومڕانی هەرێمی کوردستان ناوزەندی ئابووری هەرێمی کوردستانیان کردووە بە قەیرانی دارایی کە بەرۆکی ئابووریەکەی گرتوتەوە هەڵبەتە ئەمانەوێت لە دوای ساڵی 2019 بزانین کە ئابووری هەرێمی کوردستان بەرەو سەقامگیری دەڕواتەوە یاخود ئەوەنەی تر ئابووریەکەی دەتەپێ. هەڵبەتە ئابووری هەرێمی کوردستان لە ئێستادا ئەگەر هاوکارانم ئینفۆگرافیکی یەکەمان بنێ ئەمانەیە بە چەند ئینفۆگرافیکێک ئابووری هەرێمی کوردستان ڕوونکەینەوە. هەڵبەتە هەرێمی کوردستان ئابووریەکەی هەرێمی کوردستان خۆی پشت دەبەستێت بە کەرتی نەوت و غاز، هەروە کەرتی کوشت و کاڵ، هەروە کەرتی گەشت و گوزار، دواتر کەرتی پیشەساسی، هەروەها باج و ڕسومات. هەڵبەتە قساکەین لەبارەیەوە ئایا تا چەندێک حکوومەتی هەرێمی کوردستان پشتی بەستووە بەم کەرتانە بە شێوەکی گشتی یاخود چەند کەرتی فەرامۆش کردووە. هەڵبەتە لە ئێستادا ئازیزان هەرێمی کوردستان حکومڕانان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنها ئەتیمادیان کردوتە سەر کەرتی نەوت و غاز، بۆیە لە دروستبوونی دابەزینی نرخی نەوتدا ئەو بوو کە ئەم قەیرانەی هەرێمی کوردستانی بە دوای خۆی داێنە، چونکە بەرپرسانی حکومڕانی هەرێمی کوردستان تەنها گرنگی و ئەتیمادیان کردبووە سەر ئەم کەرتە، بۆیە تووشی شکست بوون لە مەجای ئابووریدا. بەڵام بەداخەوە چەند کەرتێک لەم کەرتانە هاوکارانمان ئەگەر کەرتە فەرامۆشکراوەکانمان بنێ، کەرتە فەرامۆشکراوەکان کەرتی کوشت و کاڵ، کەرتی گەشت و گوزار، هەروە کەرتی پیشەسازی و باج و ڕسوماتیش کە بەشێکە لە دارایی گشتی هەرێمی کوردستان ڕێک نەخراوە، زۆرێک لەو باجانەی کە وەرەگیرێ کەس نازانێ ینی لەکوێیە و تەنانەت بەداخیشەوە کە ساڵانە نازانرێت کۆی گشتی باج و ڕسومات لە هەرێمی کوردستان چەنە و دەچێتە خەزێنەوە یاخونە. هەڵبەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نیات خالید، مامۆستای ئابووری لە زانکۆی گەشە پێدان، شەنوکەوی ئەم بابەتان ناکەین. مامۆستا نیات سوپاس بۆ ماسا پێم باشە. هەڵبەتە باسم کرد کە کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان زۆرتر خۆی لە بواری کەرتی نەوت و غاز، هەروە کەرتی کوشت و کاڵ، پیشەسازی و گەشت و گوزار و باج و ڕسوماتە بینێتەوە. بە شێوەی گشتی بەر لەوەی بچینە سەرەوە ئەمەوێت جارێ بزانم کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە ئێستادا وەکو پسپۆڕێکی ئابووری ئێوە چۆنی ئەبینن؟ بەڵێ دۆخی ئابووری ئەگەر وەکوی جەناب فەرموو کە ناوێناوە پێش قەیران و دوای قەیران اینجا دۆخەکە جوان ڕوو نەبێتەوە. ڕاست دۆخی ئابووری هەر وڵاتێک بە چوار پێوەر ئەپێورێت. پێوەرێکیان ڕێژەی هەڵاوسانە، پێوەرێکیان ڕێژەی بێکاریە، پێوەرێکیان ئاستی هەژاریە، پێوەرێکیان ڕێژەی گەندەڵی لە ئەو وڵاتەیە. لە هەرێمی کوردستانە لە پێش قەیرانە ئێمە ڕێژەی تەزەخم هەروەکو ئێستا، ینی ڕێژەی تەزەخم فەرقێکی وای نەکردووە، ئەگەر بڵین نیسبەتێکی کەم داواچێت دابەزی بێ زۆر بەرز نەبوو بێتەوە. بەڵام بە نیسبەت هەژاریەوە ئێمە ڕێژەی هەژاریمان لە 100 لای زۆریەکەی با بڵین بە ئاماری نافەرمیشەوە، بەڵام ئێستا ڕێژەی هەژاری لە 130 تێپەڕانەوە، کەواتە دۆخێکی خراپە لەو ڕۆ. ڕێژەی بێکاریمان هەیە ئێمە، ڕێژەی بێکاری لە زۆر بڕۆشتایە پێش ئەم قەیرانە 2012 لە 114 تێناپەڕان بە ئامارە نافەرمیەکانمی کە ئیڵێم، چونکە ئاماری فەرمی حکوومەت دایمەن شتێکی تر بوو لەوە کەمتر بوو، بەڵام ئاماری نافەرمی لە 114 تێناپەڕان ئێستا زیاترە لە 125. ئەو ئاستی گەندەڵی ڕێژەی گەندەڵی ئەگەر زیاتر نەبوو بێت کەمتر نەبووە بە حکمی ئەوەی لە زۆر ئەکرێت لە کەم ئەکرێت. ئێستا داهاتێکە کەم بۆتەوە ڕێژەی گەندەڵێکە زۆر دیارتر و زەقتر و ئەوەترە و دۆمێنی گشتی بە یەکجاری دەستی بەسەراگیراوە تا مڵکی دەوڵەت جاران ئەگەر ئیستیسماراتی خارجی و ئیستیسماراتی داخلی زۆر ئەکتیڤ بوو بێت، ئێستا ئیستیسماراتی داخلی و خارجی هەر چەند بنەماڵەیەکی بنن بەڕێوە لەبەرەوە لە هەموو شتێکە لە هەموو پنتێکی ئابووریە گەندەڵێکە دەرکەوتووە بەڕاستی بە تایبەتی داهاتی دۆمینی گشتی واتە ئەو مڵک و ماڵی کە حکوومەت و دەوڵەت هەیەی
پێش ئەم قەیرانە ئاراستەیەکی زۆر بەهێز هەبوو کە ئەو مڵکانە هەمووی بگەڕێنەوە بۆ حکوومەت وە چەند هەنگاوێکی باشی ژنرا بەڵام ئێستا هەموو ئەو هەنگاوانە بەرەو دواوە گەڕاونەوە زۆر خراپتریش بۆ بەڕاستی ئەتوانین بڵین ئێستا زەیوزاری با بڵین ئەوەی سەرۆت و سامانی پێوتری لەم وڵاتەیە لە ژێر خاک و لەسەر خاک و تەنان هەواکەشی لەوانەیە بڵێم دەستی بەسەرا گیراوە بەس هەناسادی کەواتە هیچ شوناسێک هەڵەگرێ ئەم ئابووری ئەم شوناس لە ڕوویەوەی با بڵین ئێمە لە دۆکو داها دەتوانین بڵین اقتصادێکی ڕێعیە ڕێعی یعنی ئەوەی کە لەسەر یەک کەرتە ڕابڕێەوە یعنی ئەو داهاتی دابەشەکرێ داهاتی یەک کەرتە هیچەوەیە کە بەشێکی زۆری لە بەغاوە ئێمە خۆمان هیچمان نییە ینی ئەوەی هەمانە تەواوکەری ئەو داهاتەیە ئەگینە ئەوەمانە خۆمان نەزانین چەند ساڵی ڕابردوو ئەم 3-4 ساڵە بۆمان دەرکەوت کە ئێمە لە چ دۆخێکین بەڕاستی یعنی گەر 370 ملیاری کە عێراقی نێری حکوومەتی عێراقی نێری ئێمە لە جاران باشترین بەڵکو زۆر خراپترین بەڵام بەو 370 ملیارە وە شتێکیش بەو تەواوکاری خۆمانەوە لە خێری خۆیان سەرانی حکوومەتی خەنەسەری و موچەی پێدەن لە کاتی خۆیان بەلانی کەمەوە موچەکەیان کەمێک پێ باش کردووە ئەتوانم بڵێم شوناسی ئەمەی کە هەر دۆخێکی ئابووری هەیەی ئابووری هەر وڵاتی گیانەوە تا وڵاتێکی ئیشتراکیە یا وڵاتێکی سەرمایه‌داری یا ئەتوانی بڵین تێکەڵ لەم دوانە ئێمە لەم شتانە بەدەرە بەڕاستی ئەتوانی بڵین ئابووریەکی هۆز و قەوم و قیل و خزم و کۆمەڵی خەڵک و دەستە و گروپ و ئەگەر ناوێکی خراپیشی لێ بنین بەس پیا و بوێرێ ئەتوانی بڵێ ئابووریەکی مافیا ئاسایە بەڕاستی چونکە چەند کەسێکەیە لە وڵاتە وەکو مافیا دەستیان گرتۆ بەسەر هەموو شتێکا بێت لە هەموو شتێکا شەریک بن و ئێستا بۆ معلوماتە بزنسی گەورە لەم وڵاتەیە ئیلا بێت بچێتەوە دەستی چەند خەڵکێک لەم وڵاتەیە بزنسی گەورە نەماوە زۆر باشە من لە ئینفۆگرافیکی یەکەمە کە باسم کرد ئوستاز ینی کەرتەکانمان دابش کرد حەزەکەم سەرەتا لە باج و ڕسوماتەوە کە بەشێکە لە دارایی گشتی دەوڵات ینی بۆیە بە تەحدیدکرایی باج و ڕسوماتم دیاری کردووە تاوان لە دوای قەیرانی دارایی حکوومەت وەکو ڕێگە چارەیەک بۆ زیادبوونی داهاتی خۆی باجی وەکو لە هەنێک باجە لە 100% زیاد کردووە بەڵام دەبینین باج ڕێک نەخراوەتەوە نازانینم باجە چی لێ دێوە تەنانەت کەمێک لەو قەیرانی کە ناویان دەبرد تۆزێ وەزعەکەیان باشتر کردوێتەوە بۆچی دەبێت ئەم باج و ڕسوماتە دیار نەبێت و دۆخ هێرێمی کوردستان نەگۆڕە لە کاتێکە ئەو باجە لە 100% لەوەی پێشووتر زیاتریان کردووە یەک سوورەیەکی گشتی بین بە باج و ڕسومات بەشێکە لە داهاتەکان باج و ڕسومات بەشێکە لە داهاتەکان باج و ڕسومات لە پێش باج و ڕسوماتەوە مڵکی دەوڵەت هەیە کە ساڵانە بە سەدان دۆنم لە مڵکی دەوڵەت لە وڵاتای فرۆشرێ کەس نازانێ ئەو پارەیە چێتە گیرفانی کێ و چۆنە و چۆن لە دارایی گشتی ئەم وڵاتایە سەرفەکرێت وڵات بەرەو خاپوربوون یعنی ئەم سەدان دۆنمە پارەکەی داهاتەکەی ئاساییە ینی دەوڵەت دۆمینی خۆی بفرۆشێ و مڵکی خۆی بفرۆشێ ئەیاتە ئیسیسمارات بەس ئەم پارەی ئەچێتەوە کوێ چۆن وەبەرهێنانی تیاکرێ بۆ ماوەی چەند ساڵە چی تیاکرێ ئەمە طبعاً شتێکە بەس خۆیان نەیزان وردەکاریەکەی بێگومان پەرلەمان ئەکتیڤ نییە لە بەرەوە ئەم چەند ساڵە هەر کەس ئاگای لەم بارودۆخە نەبووە باج و ڕسوم بەشێکی ترە لەوە کە ئەتوانی بڵین بەهێزترین ڕێگەزی داهاتە بەشێکی تریشمان هەیە قەرزی گشتیمان هەیە ئێمە کۆمەڵی قەرزیشمان کردووە لە ڕابردووەکەم قەرزانە دیار نین بە ملیار دۆلارمان قەرز کردووە لە فلانە کۆمپانیا هاتوتە وڵاتەوە قەرزی لێکراوە هەندێک لە جیهاتی ڕسمی و ناڕسمی لە دەوڵەتان دەوروبەر قەرز کراوە ئەمەش بەشێکە لە داهاتی گشتی کە ئێستا ئەتوانین بڵین هیچ ئاسەوارێکی دیارنی و سەر و سۆراخی نییە باج و ڕسوم لە کاتێکە ڕێکیان خستەوە لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردووە و حملەیەکیان دەست پێ کردووە لە ڕووی ئیعلامیشەوە ئیبراز کرا باج و ڕسومات ئەتوانین بڵین وەکو تعلیماتی باش دەرکراوە بەڵام وەکو جێبەجێکردن لەسەر ئەو کەسانی کە پێویستە جێبەجێکرێ لەسەریان تا چەند جێبەجیان کردووە ئەمە لایەکێتی ئایا تا چەند جێبەجێکرا بەشێکی تریشی شەفافیت لەو داهاتەیە چی لاتوێنی چۆن کۆکراوەتەوە لەکوێ خەرجکراوە لەکوێ کۆکراوەتەوە چونکە ئەم باج و ڕسوماتە بەشێکی بریتە لەوەی کە تۆ بێت وەکو خۆی تعلیماتەکە جێبەجێ بکەیت یعنی ئەو یاسا و ڕێسایی کە بۆی دەرچوە شتێکی خراپ نییە و ئێستا شتی تر بەڕێوەیە ئەگەر پەرلەمان ئەکتیڤ وایە باشتر ڕێکە خرا بەشێکی تریشی بریتە لەوەی ئەم باجە شەفافیەتەکەی یعنی چی لەکەیت و ئەم باجە لە 100% لە هەنێشتا زیاد کردووە با بڵین ئەگەر ئەم بارودۆخەی مەتار نەبێت ئەم چەند ساڵە
ئەو ڕسوماتی لە مەتار کۆکرایەوە ئەو باجی کە لە ئەو زەریبە ئەو گومرگوشتانی کە هەبوون لە مەرزەکانەوە یعنی ئەمانە چیان لیا چونکە ئێمە لەبیرمان نەچێ حەو مەرزی زۆر بەهێزمان هەیە لە بە سنوورەکانی سووریا تورکیا ئێرانەوە ئەم جگە لەوەی نزیکەی 14 ڕێڕەومان هەیە بۆ حکوومەتی عێراقی کە ئەمانە هەریەکە بە جۆرێک لە جۆرەکان گومرگ و باجی لەسەردانراوە ئەمانە یعنی تۆ ئەگەر بیت بڵی وڵای من ئەمەوێ بە شێوەیەکی شەفاف بەحسێکی لەسەرکەم بەبێ ئەوەی بڵی وڵای من حیزبێکم یان ئەمەی لێ بکۆڵمەیان پەرلەمانتارم بتەوێ وەکو ئەکادیمیەک بەحس و ریسێرچێک بکەیت ناتوانانی تۆ هیچ داتایەکی دەستکەوێت کە داتاکان باوەڕ پێکراوە بن لەواتێ لە مەرزێکە هەبێ لە دوانی ترە ونە لەو مەرزەشا بە کەمکوڕی هەر لە چوارچەوەی باجا بمێنینەوە باج و ڕسومات بە پێوەرە ئابوووریەکەی مامۆستا ینی نابێ بچێتە بودجەی ساڵانەوە بەڵێ ئەبێ بچێتە بودجە ئەبێ بودجەی ساڵانە بەس بودجەمان هەیە ساڵانە بۆچی لە هەرێمی کوردستانە بودجەی ساڵانەیە نییە لە کاتێکدا ئێمە باجمانەیە داهاتی نەوتمانە بوو ینی زۆر شتمان هەبوو کە ئەتوانرا بکرێتە بودجەیەک ئەگەر کەمیش بێ بۆ نەبوو بەڵێ بیانوەکە طبعاً جەناب باشتر لەوانەیە اطلاع بێ بەسەر شتەی ئیعلامیەکانە ئێمە ئەو چەند ساڵی پێشوو پەرلەمان داخراوە بەشێکی بریتیە لەوەی کە ئەنجومەنێک دامەزرا بە ناوی ئەنجومەنی نەوت و غاز و هەندێک ئەنجومەنی ئەو با بڵێن لە چەند حیزبەکە هەموو ئەندامێکیان تیا بوو ئەم ئەنجومەنە وتیان ئەمە شتێکی لە ناکاوە و ئەو داهاتی کە ئێمە بە زۆری هەر لە نەوتە لێوە کۆیەکەینەوە لێوێ ئەو قەیرانێکی زۆر گەورە هاتۆ بە سەرمانەوە طبعاً ئەم قەیرانە بەشێکی ئیعلامیەن بریتی بوو لە تەصنیع یعنی بۆ خۆیان دروستیان کرد بەشێکی بریتی بوو لە ڕاستەقینە یعنی حقیقەتێکی هەبوو کە ئەو داهاتی ئەوان چەند ساڵ لەسەری گەندەڵیان کردبوو بەڕاستی ئێستا بەش ناکات ویستیان هەموو لایەک یعنی لەم بابەتایە بەشدار بن و بودجە ئەمە بوو هەمووی ئەمانە بەڕاستی بودجە کرا بە قوربانی ئەمانە و ئەنجومەنەوە لێوێشەوە پەرلەمان لە کار خراوە هەموو ئەمانە مەبەستێکی لە پشتەوە پەرلەمان لە کار بخرێت ئەنجومەنێک دروست بکرێت ئەوەی کە بودجە شەفاف نەبێت بەبێ ئەوەی کە بەڕاستی من ئەوەش بڵم لێرە بەبێ ئەوەی ئەم پارتە سیاسیانی کە ئەو کاتە لە حکوومەتا بن پێی بزانن یان پێی نەزانن بە زۆر زانانە بیان بە نەزانانە بکەوتنە ناو ئەو داوایەوە کە ئەم دوو حیزبە یعنی دروستیان کرد کە ئەو هەمووی گەندەڵی چەند ساڵی خۆیان بوو کەڵەکە بووە لەو ئەنجومەن و لەو بارودۆخە ئەوان بەڕاستی هەمویان دانا و هەموو باج و ڕسوماتێک و هەرچی داهاتێک هاتە وڵاتەوە لە چوارچەوەی کارێک ناخرا کە پێوترێ گەڵاڵەنامەی بودجە ئەم گەڵاڵەنامەی بودجەیە کە نەبێت تۆ ناتوانانی لێکۆڵینەوە و لێپێچینەوە بکەی نە ئەتوانی بە دوواداچوونیش بکەیت ئوستا زەمێت ینی هەر لە چوارچەوەی باجا کۆتا پرسیارم بکەم ینی دەوترێت کاتێک قەیرانی دارایی بەرۆکی تاکی کۆمەلگا بێتەوە ئەبێ حکوومەت ڕێگە چارەیە بێ کاراسانی بکە بۆ هاوڵاتیەکانی بەڵام ئێمە بە پێچوانەوە بینیمان موچە 3 مانگ جارێکەدرا و پاشەکەوتی لەسەر و لە 150 کرا بەڵام بینیمان لەو کاتەیە باج بەڕێژەی لە 100 زیادکرا ئەمە تا چەند ئابووریە تا چەند عیلمی و ئەکادیمیە تا چەند ئەمە ڕزگارکەری قەیرانە جاوە بێت بەڕاستی بڵین ئاشی نەزان خوای گەڕێ ئەم خەڵکە ئەم چەند ساڵە بەڕاستی هەر لە خواوە ینی توانیوتی بژی و یعنی لەسەر پلێت ڕۆشتووە چونکە ئەمەی کە ئەم بارودۆخی ئەمان خوڵقانیان ینی تۆ موچە نەیت وەکو جەناب فەرموو لە 150 کەم بکەیتەوە بەلایانی کەمەوە ئەگەر زیاتر نەبێت لەو لاشەوە باجی لەسەر زیاکەیت تەنانەت لە سیارەیەک یعنی ئۆتۆمبیلێک بە یەکێک بێت کە خۆتە زانی ینی مەسلەی کامێرا و کۆمەڵێ زەرایی بوو شتیتر و ڕسومات و ئەچیتر دەوایرەکان هەر لێوە بیگرە هەتا هەموو مەسلەی تاپۆی خان و مەسلەی زۆر شتیتر کە لە خان و بەرەو عقارات تا هاتە پێشەوە جگەلەوەی لە ئەرازی زراعیە ئەوان باجیان زیاد کرد جگەلەوەی کە ئەگەر لە بازارە کەسێ دوکانی هەبێت باجیان لەسەر ڕسوماتیان لەسەر زیاد کرد ئەمانە هەمووی بریتی بوو لە بارقورسیەک بەسەر شانی ئەبێ بیڵێ لە ناو کاوانێک بەسەر شانی بەکاربەری ئاساییەوە چونکە دوجار کەسێک بزنسمان بێ مستەسمیر بێ زەویزارێکی زۆری خسبێتە پرۆژەیەکەوە بەڕاستی مە هەموو ئەو بارگرانی کە حکومەتی خاتە سەرشانی چونکە ئەمانەیانوە دەیخین سەرشانی و کەسێکەوە بزنسمانە کەسی دوکاندارە ئەو کەسی کەوا خەریکی بزنسێکە لە شوێنێکە ئەو کەسانی کەوا محلاتی تیجاریانێ بەڵام ئەو محلاتە تیجاریە بێگومان بەسەر کێشکێتەوە دەرەنجامەکەی
یعنی ئەگەر کەسێک کیلوێ شەکری لە باجی لەسەر زیاکە کیلوێ شەکر بفرۆشێ ئەو کیلو شەکر لەسەر کێ گرانەکات لەسەر بەکاربەری داما و ینی گرانێکە لەبەرەوە هەموو دامایی و قوربەسەری و ئەو نەهامەتی کە هەبوو بەڕاستی ئەو بارگرانیە هەمووی بەسەر بەکاربەرێکی یاسایی کە هاوڵاتی ئەوەی کە پێڵن لە 180 خەڵک لە 180 ئەو تاکە کەسانی کە لە وڵاتایە ژین بەڕاستی باجی ئەویان نا چونکە کەسێک دوکاندار بێ باجەکەی نایە ئەوەی مەحەلی تیجاری هەبێ باجەکەی نایە من ناڵێم ئەوانە هیچ باجیان نەیە و زۆریان ئیفلاسیان کرد زۆر لەو بزنسانە بەڕاستی هەمووی بەرەو هەڵدێر چوون بەڵام بەشێکی زۆری ئەمانە هەمووی لەسەر شانی کێکێتەوە لەسەر شانی ئەو خەڵکە ئاسایی زۆر باشە کەرتێکی ترمانێ ماوەسا ینی کەرتی پیشەسازی ئەوترێت یان نابینرێت لە هەرێمی کوردستان یان ئەگەرە بینرێت ینی جێگەی ئومێد و داهاتێکی گەورە نییە بۆ حکوومەت هەرێمی کوردستان باشە بۆچی وەزارەتی پلاندانانمانەیە لە هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانان بۆچی ئەم کەرتەی نەخسۆتە گەڕ بە شوێکی گشتی بیکاتە سەرچاوەیەک بۆ بەدەستخستنی ئابووری هەرێمی کوردستان من هەر بە چەند زاریان ئێمە لە 130 پیشەسازی عێراق لە سلێمانیە ڕاست لە 130 پیشەسازی عێراق کەواتە ئەبێ لە 130 باج و ڕسومات و داهاتی پیشەسازی لەم وڵاتایە بێتە ئەم منتیقەی سلێمانیەوە پێچەوانەشە ئێستا بە پێچەوانەوە من ئێستا شتەکە بە بۆی وردیکەینەوە ئەم لە 130 پیشەسازی هەموو عێراق لە سلێمانیا بێت یعنی لە 130 داهاتی پیشەسازی ئەبێت لە سلێمانیا بێت ڕاست کەواتە بێت لە 130 هەلی کار ئی پیشەسازی لە سلێمانیا بێ و ئەبێ لە 130 دابەزینی ئاسی هەژاری هەر لە سلێمانیا بێ بەهۆی پیشەسازیەوە بەڵام هیچی لەمانە لە سلێمانیا لە 170 کاریگەری نییە بۆ لەبەر چەند هۆکارێک لێمە کارگەیەکی گەورەمان هەیە بۆ نمونە کارگەی شیش کارگەی چیمنتۆوە کارگەی ئەمانە کە بڵین زۆر زەبەلاحن و ئەو ژینگەیە بەڕاستی بە چەند کارگەیەکی ئاوا تێکەچێت بۆ مەحافەزەیەکی وەکو سلێمانی و هەندێک ناوچە بزەبت ینی لە سلێمانیا بە دیاریکراوی ئەم کارگانە هەر یەکە و چەند سەهمی بەرپرسێکی گەورەی تایە لەم وڵاتێ کە ئەمانە بەڕاستی زۆر بە خەست و خۆڵی لە هەموو پنتەکانی دەسەڵاتی ئەم وڵاتەیە بەشدارن و ناهێڵن هیچ بڕیارێ ڕێنماییەک شمولی ئەو کارگانە بکات کە ئەوان تایە ساحێبن خاوەنی ئەو کارگانن و بەڕاستی هیچ مافێکی کرێکاری ئەوتۆ نییە کرێکار هەرچیکی بەسەر بێ لەو کارگانەیە خاوەنی مافێکی ئەوتۆنیە من ناڵێم تێک ڕای کارگەکان بەس ئەمە زۆرینە چونکە ئێمە بەڕاستی بێ لە بیرمان نەچێ هەنێ بزنس هەیە لە ڕابردووە کراوە ئێستا تێپەڕی و شتی باشەکەن بەڕاستی بەڵام بەشێکی زۆری ئەم بزنسە زەبەلاحانە کە پێڵێن ئیسیسماراتی کەبیرە گەورە ئەم ئیسیسماراتە گەورانە بەڕاستی بەشێکی زۆریان دەسەڵاتی گەورەی لە پشتەوەیە ئەم دەسەڵاتە ناهێڵێ هیچ ڕێنماییەک کە لە قازانجی خەڵک بێت تەنانەت ڕێژەی سەوزایی تەنان ڕێژەی خزمەتگوزاری بۆ ئەو ناوچەی کە خۆی تایەکرێتەوە کە ئەوە لە هەموو وڵاتێک ئەم متەبع بەپێی تعلیماتی نێودەوڵەتی ئەبێ ئەو بزنسا گەورانی کە دامەزرێن و زەرر لە ژینگادن بەقەدەر ئەو زیانە ئەبێ قازانج بگێڕنەوە بە هاوڵاتیەکانی خۆیان بەڵام ئەمە هیچی نابینرێ بۆ لەبەرەوەی چەند بەرپرسێک خاوەنن پشکدارن بە خۆیان ئیپارێزن بە ئەو جێیش و ئەو سەربازانی کە خۆیان کەس ناتوانێت قسە بکە بەڕاستی و هەر کەسێک بێوێ قسە لەسەر ئەو شتانە بکە بیە تۆ بچۆرە هەر بزنسێک لەو بزنسە گەورانەوە بتوێ معلوماتی داهات و کولفە ناتوانانی وەری بگری بۆچی ناتوانانی کاکە وڵاتێکە یانی تۆ باسی سیستەمی ئابوووریەکەیت هیچ عیبەیتیانی ئێستا بچۆ شەریکەی لاڤارجی فەڕەنسی لە فەڕەنسا لە ناو فەڕەنسایە بڵێ کاکە داهاتان چەنە و تێچوتان چەنە و کۆمپانیای کام کۆمپانیای گەوراڵی شیڤرۆ ئەوانە هەمویان تۆ داوای هەر داهات و تێچوونی یەکسەر پێتەڵێن بڵاوێکەنەوە بەڵام کۆمپانیەیە کە تۆ لە ناو خۆی وڵاتێکە هەیە و داهات و زۆر بە ئاسانی دەسەکەوێت بەڵام ئەوان نادەنێ هۆکارەکەشی ئەوەیە ئەو کەسانی کە خاوەنی نایەنێت ئەو داهات و تێچوون شتانە هیچی دیار بێت کەواتە من زمنی هە لە کەرتە فەرامۆشکراوەکانە یاخود ئەتوانین بڵین نەخێر ئەمە هێزێکە هێزەکەیە کەم ویستێک هەیە بۆ فرامۆشکردن و بۆ کاریگەر نەبوونی بۆ خەڵک ئەجینا کاریگەرە بۆ خۆی من وەکوتم لە 130 پیشەسازی هەموو عێراق تا کەوتۆتە سلێمانیەوە یعنی ئەمە کاری بەڕاستی بە تایبەتی بۆ ناوچەی سلێمانی شتێکی زۆر ئەوە ئیمتیازە ئیمتیازێکە بە دەرەجە ئیترەوە هیچ مەجاالێکی تیان نامێنێت بەڵام بۆ کاریگەری و چاکی بۆ خەڵکەکەی لە 170 ئەم ڕنگدانەوەی نابینین بەڕاستی چەند ئەتوانی بڵین چەند سەد کەسێک دامەزراوەتەوە زۆر باش کارتێکی ترمان هەیە ینی هیچ کە ساڵ ناگرێت کارتی پیشسازی مادام وایە تر شرۆڤەی تر هەڵ ناگرێت
کەرتی گەشت و گوزارە هەڵبەتە ئێمە دەبینین لە ماوەی ساڵەکانی ڕابردوودا بەتایبەت بە چڕی باشوور و ناوەڕاستی عێراق زۆر ڕوەکەن هەرێمی کوردستان لە بەرەوەی ژینگەی ئێمە جیاوازترەوە هەندێک شوێنمان هەیە شوێنی گەشتیارین لە واقعە بەڵام دەبینین من لە چەند بەرنمەیەکی پێشووترمە قسەم لەگەڵ بەرپرسانی گەشت و گوزارە کردووە ینی ئەوانیش ئەناڵێن لەوەی کە پارەکەشیان بۆ خۆیان سەرف ناکرێتەوە بۆی کە ئەو کەرتانی پێبوژێن بۆچی ئەم کەرتەش ینی ئەتیمادی ناکرێت بۆی داهاتی وڵاتی پێ زیاد بێ یاخود ئەمەش وەکو کەرتی پیشسازیەکەیە ئەتوانێت بڵین کەرتی گەشتیاری تهدید ناکرێ بڵێ بزەبت هەر هەمووی بەڕاستی کۆکرات چونکە گەردی گەشتیاری ڕنگدانەوەی هەیە ڕنگدانەوەکەی فراوانترە واتە ئەتوانی بڵین شەپۆلەکانی گەورەترن ینی تۆ هەر کاتێک کە گەشتیار بێتە هەرێمی کوردستانەوە خەڵکێک هەر سوودی لێ بینێ لە دوکاندارێکی بەسیتەوە تا خاوەن تەکسیەکە تا هەر کەسێکی تریان ئەمانە بەشێک لە ڕنگدانەوەی هەیە کە ئیسفادەی لێکرێت و بەرچاوە ینی هەستی پێکرێ بەڕاستی لەسەر ئاستی گشتیە بەڵام ئەوەی کە بەڕاستی ئەم دیوەی کەرتی گەشتیاری ناشرین کردووە لە هەرێمی کوردستانە ئێمە داهاتی لە 100 داهاتی نەتەوەیمان ئەتوانین بڵین بە پێی ئەو ڕێژە گەشتیاری کە هەیە هەرێمی کوردستانەوە و هەر گەشتیارێک چەند سەرفکە چونکە ئێمە ئەتوانین بڵین ساڵانە نزیکەی ملیۆنێک گەشتیاریە تا هەرێمی کوردستانەوە بە هەردوو چەشنەکەەوە بە کاتەکانی ترەوە بەهارون نزیکەی ملیۆنێک تێپەڕێنێ ئەم ملیۆنە چەند سەرفەکەن بە پێی ئەوە ینی بە تەقدیری دانرێت معدل چەند سەرفەکەن چەند لە داهاتی قەومی ئەم وڵاتە پێکەهێنێت ئاوا حسابەکرێت هەژمارکردنی ئەوە نزیکەی لە 100 داهاتی نەتەوەی لە هەرێمی کوردستانایی ئەم سێ محافەزەیە داهاتی گەشتیاری ئەتوانین بڵین ئەم لە 100 ئەبێت دیسانەوە هێنمەوە سەر دۆخی یەکەمی ئەبێت لە 100 بەڕاستی کاریگەری هەبێت لە دابەزاندنی ڕێژەی هەڵاوسان لە 100 دابەزاندنی ئاسی هەژاری لە 100 دابەزاندنی ڕێژەی هەڵاوسان ئەم کاریگەریانە نابینین هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی ئێمە هەژماری وردمان نییە حساباتی وردمان نییە چونکە لە هەر وڵاتێک ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا کە نزیکترین وڵاتە لێمانەوە کەرتی گەشتیاریان زۆر ئاکتیڤە ئەو وڵاتە لە 130 کەرتی ئەو وڵاتە با بڵین داهاتی نەتەوەییان لە 125 بۆ 30 کەرتی گەشتیاریە چۆن نتوانن ئەمان ڕنگدانەوەی پێبنەوە زۆرترین ئەو دامەزراوانەی کە هەیە مۆڵ و هۆتێل و مۆتێل و ئەوانە بەڕاستی ئەتوانی بڵین هەلی کار بۆ خەڵکەکانە ڕەخسێن کەواتە ئەمە کاریگەری هەیە لەسەر دابەزانی ڕێژەی بێکاری ئەو پارەی یەت هەمووی بە دۆلار کە ئەڕاتە ئەو وڵاتەوە ئەم دۆلارە کاریگەری بێ لەسەر بەرزکردنەوەی هێزی پارە لە هێزی پارە کە وا بڵین هێزی پارەی خۆمان تورکیە بەڵێ لیرە و ئەبێت ئەوە بەڕاستی کاریگەری هەبێت لەسەر پارەی عێراقی ئێمە ملیۆنەها کە ساڵانە ڕوە کاتە عێراق بە هەمووی عێراقیشەوە کەچی ناتوانین بەڕاستی کاریگەری بخەینە سەر کە ئێمە وایە زۆر کاریگەریمان هەوەیە بەسەر تمەنی ئێرانی ناتوانین کاریگەری سەر تمەنی ئێرانی دای بەزێنین لە بەرامبەر دیناری عێراقی بەرزکەینەوە هۆکارەکەی چی هۆکارەوەی لەم بابەتەیە پرشوبڵاوێکی زۆری هەیە کۆنەکردنەوە هەیە وەزارەتێکی نافعلیمان ئەگەر وەزارەت بێ نازام دەستەیە گەشت و گوزار نافعلیە دەست و پێی بەستراوە ناهێڵن داهاتەکانی بچێتە لای خۆی نایڵن خۆی ئیشەکانی خۆی کۆبکاتەوە هەر یەکەوت لە شوێنێکەوە بەڕاستی فرەجەمسەرە دەسەڵاتەکانی ناو هێزی گەشتیاری لێرەوە مەرزیەکە لەوێ لەوێ داهاتەکانی بەجیا کۆکرێتەوە ئەوەی کەیەتە ناو وڵاتەوە دیار نییە بە چ پێوەرێگێت ئەو شتانەی کە بۆ کەرتی گەشتیاری تایبەتن بە کەرتی گەشتیاری و ڕەفاهێتی کەرتی گەشتیاری وەکو پێویست نییە لە هەنێکی باجە سندرێ لەنێکی ناسندرێ لەنێکی ڕوسومادێ لەنێکی نییە هەنێ شوێنی گەشتیاری هەیە کە هی تایبەتە شخصیە پارەی کارەبایان هیچیان ئەو پاوەندکاری کە لە کەرتی گەشت و گوزارای بینێ بۆ نمونە هەر زۆر دوور نەکەینەوە دوکان دەوترێت کە دوکانیش ینی بەشێک لە پاوەندکاریتیایە ئەوانەی ناو شار بەشێک لە مۆڵ و هۆتێل و مۆتێلەکان پاوەندکاریی زۆری تایە بەشێک لە شوێنە گەشتیاریەکانی دەوروبەر هەمووی پاوەندکاریتیایە ئەمە هۆکارەکەی هۆکارەوەی هەمووی من ئەگەڕێمەوە سەر ئەوە ئێمە شوناسی ئابووری هەرێمی کوردستانمان شوناسێکی شخصیە یعنی ئەتوانی بڵێن ئابووری شخصی لەسەر چەند شخصێک پێگاتووە ئەگەر هاتوو قازانجی ئەم ئابووریە بۆ ئەم شخصانە بوو بەشی ئەو فەقیر وەژارەشی تۆزێک لێدن ئەگەر قازانجەکەی بۆمان ناد ئامادەن هەموو ئابووریەکەی بڕوخێنن زۆر باشە کۆتا پرسیارم هەر لە کەرتی گەشت و گوزار چی بکرێت بۆی ئەو گۆڕانکاریە ڕیشەیە بکرێت کە بێگومان دەوترێت کە
ناوچەیە کە دەشێت لە ڕێگەی کەرتی گەشت و گوزارەوە داهاتێکی زۆرتر لەمەی ئێستا بەرهەمبێنن لە ڕووی ئێوە پسپۆڕی ئابوووریەوە چی بکرێت بۆی ئەو داهاتە نەفەوتێ بچێتەوە خەزێنەی دەوڵات بێت دەستی گەشت و گوزار ئەکتیو بکرێت بەڕاستی دەستی گەشت و گوزار خۆی خاوەنی ئیشەکانی خۆی بێ و پرۆژەکان و ئەو پارە و داهاتی کە هەیە دەست دەکەوێت لە ڕسومات و لە باجی ئەو بوارە بەڕاستی هەمووی لە خۆیان سەرف بکرێتەوە ڕێگابانەکان چاک بکرێت دۆخێک لە مەرز و لە شوێن و ڕێڕەوە با بڵێن ئەو شوێنانی کە یەنەوە سەر هەرێمی کوردستان دروست بکرێت کە ئەو کەسی گەشتیارە بەڕاستی بە مرتاح بێکێتە ئێرەوە هەست کات کە ئەو پارەی سەرفەکە بە خۆڕایی ناڕوات و ئەبێت دەستی گەشت و گوزاریش دەستکراوە بکرێت کە چۆن کاروبارەکانی خۆی ڕێکە خات لە ڕووی ئەمنیەوە بەڕاستی بێت قسەی هەبێت لە ڕووی گەشتیاریەوە بێ قسەی هەبێت ئەوێ پاوانکاری نەمێنێت هەموو شوێنەکان ئەوەی کە ڕسوماتی لەسەر وەکو یەک لیوەر بگیرێت نەک هەندێک کەس ئیفلاسی پێ بگرێت چونکە هەنێ هۆتێل و مۆتێل ئیفلاسیان پێکراوە هەنێکیان وەزعی باش و بارودۆخی باشە بەڕاستی و سەماحی زۆریان پێ ئەدرێت ئەوانە تەنانەت لە پاری کارەباوە بیگرە جیاوازیکی زۆر هەیە لە وەرگرتنی ئەوە هەمووی بەڕاستی یعنی کۆمەڵی ڕێکاری ئیدارین و کۆمەڵی ڕێکاری تەرفیهی ئەبێ بگیرێتە بەر هەردوو لایەنەکە بێکەوە ببەسرێتەوە بۆ چۆنی مشتێکی باش زۆر باشە دەوترێت کەرتە بێنازەکەی هەرێمی کوردستان کەرتی کوشت و کاڵە خاکێکی بەپیت خەڵکێکی پێشتر ئەزموندار بە کشت و کاڵ لە هەرێمی کوردستان هەبووە بەڵام ئێستا دەژووترێ ینی بە پلان واکراوەکە هەرێمی کوردستان لەم کەرتە ئەم کەرتە بێناز بکە خەڵکەکەی بێناز بێت لەوەی کە ڕوونەکەنە کەرتی کوشت و کاڵ هۆکارەکەی چییە؟ ئەمە دەوڵەت و ویستێتی یاخود ئێمە تێنەگەشتون لەوەی کە گرنگی بەم کەرتە بێت کەرتی کشت و کاڵ تقریبا توانین بڵێن لە 20 ساڵی ڕابردووە ئیشی بە سلبی لەسەر کراوە ینی وێرانکردن و خراپکردن و یعنی توانین 26 ساڵ لە پێش ئێستاە ناتوانە بڵێن بزەبت 26 ساڵ بەس لە نەوەتەکانە وەزع زۆر لە ئێستا باشتر بوو بارودۆخی کشت و کاڵ ڕاستکەرتی کشت و کاڵ بە حکمی ئەوەی خەڵک پشتی بە کشت و کاڵە بەست و خۆی ئێمە خاک و خەڵک بەڵێ بژێویەکەمان لەسەر کشت و کاڵ بوو و تەمەدون ڕێژ با بڵین زاهری تەمەدون لە وڵاتی ئێمە کەم بوو لە نەوەتەکانە خەڵک بەرەو شار بڕوات بەڵام بارودۆخی خوڵقا بەڕاستی بە تایبەتی لە دوای 2023ەوە وەزعیان خوڵقان هەموو خەدەماتەکان ڕووی لە شارەکان کرد بارودۆخی شارەکان زریق و باق مەسلەی تەلار و کۆشک و هۆتێل و مۆتێل ئەو شتانی کە لێرەیەکە هەندێکیان لەواچی قازانج و هەندێکیان لەوانەیە بەس بریتی بێ لە ڕووکاری دەرەوە کە زەق ئەکرێتەوە و نرخی زەوی و زار لە ناو شار و لە دەرەوەی شار فەرق و جیاوازیەکەی خزمەت گوزاری لە دەرەوەی شار و لە ناوی شار توانین بڵین دۆخێکی خۆڵقان کە خەڵک زیاتر بەرەو حەزاهری تەمەدون بڕوا ڕوو بکاتە شارەکان و لادێکان چۆڵ بکە ئەمە لایەکی تر خەڵک بکرێ بەڕاستی بەرخۆر مەسەلەی پارە بدرێ بە خەڵک و بە حازری بیخۆن و خەڵک فێری موچە و مەعاش کرا بەبێ ئەوەی بتوان موچەکەش لە کاتی خۆیان وەکو پێویست ئەوە تا لە کاتی قەیرانێکی بچووکە ئەو خەڵکە بتوانن تێرکەن واتە خەڵک فێرکردن و تێر نەکردن ئەمان هاتن ئەم سیاسەتیان گرتە بەر هەرچی خەڵگەیە ئەگەر نەزانی بێ بە زۆر زانی بێ هەرچی خەڵک لە لادێکانەوە لە هەر شوێنێکە هەیە بە واستە بێ بەرچیەک بێ لە هەموو کەرتەکانە دایان مەزرانن بە موچەی حکومی ڕسمی نەک بە موچەی فعلی واتە ئەو کەسانی کە دامەزران لە پاداشتی ئیشکردنا نەبوو 6 کەس ئیشی کەسێکی بووەکە بەڵام 6 موچە وەرەگرن ئەوەش کە پێوترێ باڵێن ڕۆتینی ئیداری ئەم ڕۆتینی ئیداریان دروست کرد لە هەرێمی کوردستانە کە ملیۆنێک و ئەوەنە لە کۆی 3 ملیۆن کەس ئێمە ملیۆنێکەوە نەما موچەخۆرە هەم زۆر بەشی بندیوارە ئەمە هەمووی کاریگەری هەبوو لەسەر کوشتنی کەرتی کشت و کاڵ طبعاً کوشتنی کەرتی کشت و کاڵ هەروە قسەی سادە نییە ئێمە لە 137 زەویەکەمان بە کەڵکی کشت و کاڵێت بەشێکی زۆری ئێمە مەبەستم هەرێمی کوردستان هەرێمی کوردستان سێ محافظە لە 137 بۆ معلوماتە لە 107 بەگەڕ خراوە لە بواری کشت و کاڵە یعنی ئێمە زەویەکەمان کەمە ئەوەی بە کەڵکی کشت و کاڵێ کشت و کاڵێکی ڕاستە شاخەکانمان ئەوە بەڵام شاخ بە شوێنی کشت و کاڵی داناندرێ بەڵکو بە لە وەرگە دانرێ بەڵام ئەوەی کشت و کاڵی با بڵێن ڕواندنە چاندنە لە 107مان ئێمە چاندووە ئەم لە 107مان وێران کرد واتە تۆز هەزارەها هێکتار زەویە بینی بچۆڵی هیچیان ناکە باشە بۆچی حکومەت ینی گرنگی نادا بەم کەرتە پارەکەی خاوەگا پێی و گرنگی پێنادە یاخود ئەمە پێوەرێک کە حکومەت یاریمی کوردستان خۆی باشترە زانەکە
کەرتی کوشتوکاڵ لە هەرێمی کوردستان و خواست و پارەیە دەست ناخات خۆی بڕاستی حکوومەتی هەرێم من ناڵم یعنی ئەوە ئەبێ پرسیار لە حکوومەت بکرێ بۆچی وایە دایمەن ئیشی لەسەر کەرتێک کردووە کە داهاتی خێرای هەبێت وە بە ئیسراحەت بێتە دەستیەوە و لای خۆی بێت سیاستە نازانستیە طبعا ئەمە باسی زانست هەر ناکرێت پێوەری زانستی نیە بەڵام سیاسەتی ئەم جووت حیزبە لەسەر ئەوە بووە زۆرترین خەڵک دەسەمۆی خۆیان بکەن چۆن بتوان زۆرترین خەڵک دەسەمۆی خۆیان کەن ئەگەر هەر یەکە لە خەریکی کشت و کاڵ و لەم لاو لەولاو لەسەر زەوی و لە دیهاتی خۆی بێت ئەم خەڵکە بەڕاستی وەختی خۆی حکوومەتی بەعسی هەروای کرد بۆی بتوانێت زۆرترین خەڵک کۆکاتەوە لەژدەر دەستی خۆی و ئەو لە ڕووی ئەمنیەتەوە حسابێ کرد لەوانەیە ئەو حەقێکی پێ بوو بێت بەڵام ئەمان ئەو حەقەشیان پێنەبوو ئەمان لە ڕووی ئەوەی زۆرترین خەڵک دەسەمۆی خۆیان بێت دەنگیان پێ بە حسابی ئەویان بۆ کرد کە ئەبێ زۆرترین خەڵک بێ بە پێشمەرگە بە کەسی خۆیان بە شوێنکەوتی خۆیان چی بکەن بۆ ئەمە ئەبێتەوە پارەیەکی مۆڵە پێ بێ بی بۆ کەسانە ئەگەر ئەم پارە مۆڵە نەبێت و لە پێشا بچێتە دەستی خەڵکەکەەوە ئەو تاکەکانی کۆمەلگاوە ئەو خەڵکانە هیچ پێویستیان بە تۆ نابێت بێگومان سیاستەکە ئەگەر بە زۆرزانی بیان بە نەزانی بێ لەم ڕۆ لێک دراوەتەوە کە ئەمە ئەم کەرتی نەوت و غازە باشترە لەم کردە چونکە ئەویان یەت دەستی خۆمانەوە ئێمە دابەشەکەین خەڵک پێویستی بە خۆمان بێ و بەڵام ئەویان لە دەستی خەڵکەوە یەتە لای ئێمە ئەو کادەوان ئیشان ئەو کادە ئەوان ئیشان بە خەڵکە بێت کەرتی کوشتوکاڵ لە هەر وڵاتێکا بێروە ئەوترێت کە بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان لە ڕۆنێودەوڵەتێکەوە جوگرافیاکەی وا کەوتووە هەمیشە وڵاتانی جیران و دراوسەی بەکاریان هێناوە ویسویانە بەکاربەری ئەوان بن ئەوترێت پلانێکی تری نێودەوڵەتیشە بووە کە ئەمان ئەم جوود دەسەڵاتە زۆرتر متیعیان بوون لەوەی کە کەرتی کوشتوکاڵ و بەرهەمە کوشتوکاڵەکانیان لە بێتە ناو بازارەکانی هەرێمی کوردستان و بازاری کوشتوکاڵ لە هەرێمی کوردستان نەبێ بۆی بازاری ئەوان گەرم بێت تا چەند ئەمە دروست هەردووشی ڕاستە یعنی خۆەوە توانی لە هەردوو ڕۆکەوە لێکی بیتەوە هیچ وڵاتێک تەنانەت ئێمەش ببین بە دەوڵەتێک و سەر بەخۆ بین و حەز ناکەین ئێران شتی هەبێ حەزەکەین ئێمە تەزدیرکەین ئەمە حەقی هەر وڵاتێکە ڕاستە ئەمە حەقی هەر وڵاتێکە کە وا بیر بکاتەوە تورکیا مافی خۆیەتی وا بیر بکاتەوە کە ئەبێ چواردەوری پێویستیان بۆ بێ بۆ لەبەروی سادیراتی زۆرە بێت کە سادیراتی زۆر بێت هێزی پارەکەی بەهێزە بێت و اقتصادێکی گەورە و وڵاتێکی ڕقەمە بێت لە ناوچەکەیە ئێران وا بیرەکاتەوە سووریا وا بیرەکاتەوە مافی خۆیانە ئێمە بەڵام ئێمە خۆمان ئەبێ بەڕاستی بیر بۆ خۆمان بکەینەوە بەڵام ئێمە یارمەتی دەری زۆر گەورەی ئەو وڵاتانە بووین ئەمە مشکلەکی ئێمە هەر یەکێک لەم دوو دەسەڵاتەکە لەم ناوچەیە دەسەڵاتیان هەبووە یارمەتی دەری یەکێک لەم لایەنانە بوون نانهێشتووە کەرتی کوشتوکاڵی من دووبارە ئێڵێمەوە کەرتی کوشتوکاڵی کە ئەمانە کوشتویانە ئەو وڵاتانە نیانوتووە کەرتی کوشتوکاڵیتان بکوژن بەڵکو ئەوە خۆمانین ئێمە بەڕاستی کوشتومانە اینجا طبعا بەو پێوەری کەوتمان پێوەرەکان ئابووری نەبوون سیاسی بوون زۆر باشە دێمە سەر کەرتێکی تر ئەوش کەرتی نەوت و غازە هەڵبەتە ئەمە قسە زۆر هەڵەگرێ هەڵبەتە ویستم زۆرترین کات دەم بەم کەرتە ئەوترێت ئەم کەرتە لە هەرێمی کوردستان لەم ساڵانەی ڕابردووە لە نیعمەتەوە بووە نیقمەت لە خزمەت گوزاری بۆ تاکەکانی هاوڵاتی و نیعمەت بێ بۆی کە بەرهەمەکەی بۆ وڵاتیان بێ بەڵام کۆمەڵێک کەس لێی بەهرەمەند بوون ئەم کەرتە بۆ وای لێ هات وەک لە پەرلەمان چوونە پەرلەمان بەرپرسانی حکوومەت وتیان ئێمە ئابوورێکی سربەخۆ ئیتر لەمە و دووە چاوەڕی دەستی خەڵک نابین نیعمەتێکە بێ بۆ هاوڵاتیان و ئیتر هاوڵاتیان تەنانەت پشکیشیانە بێت لە داهاتی ئەم نەوتێ بەڵام بۆ بوو بە نیقمەت ئەوە ڕووە سیاسی و نێودەوڵەتیەکەی بەڕاستی کە ئەمانە خوێندنەوەیان نەبوو لە ڕووی سیاسی و لە ڕووی نێودەوڵەتیەوە کۆڵن و کۆڵەوارن بەڕاستی کۆڵەواری هەم سیاسەتی ناوخۆین هەم سیاسەتی نێودەوڵەتین ئەمە بابەتێکە بەڵام لە ڕووی زانستیەکەیەوە وەکو ئابووری بەڕاستی کەرتی نەوت و غاز لە هەر وڵاتێکا بێت ئەبێت لە سەدا 30 داهاتەکە و زیاتر پێک نەهێنێت لەوە زیاتر بێ پێوتری قسایانی با بڵین لە 150 تێ بپەڕێوەکۆ ئێمە کە لە 180 و بەرەو سەریشە ئێمە هەموو شتێکمان کردووە بە مەسلەی نەوت و غاز و ئەوەی کە هەیە ئەمە یعنی تر وڵاتەکە و ئیفلیجەکە تۆ لەگەڵ ئەوەیە ئەمە هەنگاوێکی غەڵەت وەنراوە یعنی حساباتی تر نەکراوە یعنی حسابیەوە نەکراوە ئێمە ئەم نەوت و غازە کە ئەینێرین و دەستی پێ ئەەکەین و ئیشی لەسەرەکەین هەر ئەوەنەی کە سوکانەکەمان باداونەوەتەکە بڕوا حسابی ئەومان کردووە بەس حسابی ئەومان نەکردووە بێت چەند پێک بێنێ کەرتەکانی ترمان لە سەدا چەندە جارێ ئەبوایە حکوومەتی هەرێم لە ماوەی 6 ساڵی کە لە 2023 تا 2010
بەڕسمی نەوتیان ناردە دەرەوە وای لە حو ساڵەیە کەرتەکانی تریان بوو بژانێتەوە هەرێکە بە ڕێژەیەک بەشدار بوونایە مافی خۆتە دواییش نەوت بنێر اینجا بەسەر بەخۆی نێر لە ڕێ عێراقەوە ئەمە بابەتێکی ترەوە ناڵێم بابەتی سیاسەتی نێودەوڵەتی و ناوخۆیی ئەوە شتێکی ترە بەڵام ئەبوایە حسابی ئەوە بکرایە کە ئەم نەوتە چەند پێکەێنێت نابێت لە 100 زیاتر پێکەێن سەد ئیمارات کە سیاست نەرویج سیاسەتێکی سەرکەوتویە نەوتێکی زۆریان هەیە ئەمانە غازی زۆریان هەیە بە تایبەتی نەرویج وڵاتێکە کە بەڕاستی ژێرخانێکی غازی گەورەی هەیە بەڵام ناهەیە لە 100 تێپەڕێ لە وڵاتە ئەوەی تری هەمووی کردو بە سەناعات گەشت و گوزار هەموو کردەکانی دابش کردووە بۆی ئەگەر لە ڕوویەکەوە لێەوە ئەمە مشکلەکەمانەوەیە کێشەوە نیە نەوت نێرتراوە و ئەمە لایەکی ترێکە کۆڵەواری سیاستن ئەمانە بەڵام بابەتەکە لە ڕووی ئابووری شەوزانستیەوە هەر هەڵەیە بۆ لە بەرەوەی تۆ حسابی ئەوە نەکردووە ئەم کەرتە کە دەستی پێ ئەەکەیت ئەوە دەستیان پێ نەکردایە کە دەستی پێکرد ئەوە لە 100 تێنەپەڕیا ینی تۆ حسابی و کردو داهاتی نەتەوە نابێت لە 100 لە یەک کەرتا زیاتر بێت تەنانەت من هەر شتێکی تریشی پێ وڵان وڵاتێکی لەسەر باران کەرتی کوشتگاڵیش نابێت لە 100 زیاتر بێت چونکە بۆ تۆ وڵاتێکی لەسەر کەش و هەوا ئەگەر ساڵی لە ساڵەکان وەی شەمەیەک شتێک هات و هەموو بارودۆخێ هەبێ سەنعاتە هەبێ کوشتتوکاڵە هەبێ گەشت و گوزارە هەبێ بۆ یەگەر لایەکە و لێ قۆما لە لایەکەی ترەوە بەڕاستی بتوانانی تێبێنیتەوە باشە مامۆسانی بەرپرسانی وڵاتی ئێمە درک بە من ناکەن بۆ نمونە لە تەخیری نرخە لە جیاوازیەکانی نرخە لە وەستانی سنوورەکانە لە کاتی هەڕەشەی وڵاتێکە کە تۆ بۆ ڕێکەتی پیا تێپەڕێنی تا چەند پشبەستن بە جێگرەوەی پارەی داهاتینەوت کراوە لە هەرێمی کوردستان ئەو شتەیە کە ئەمانە هەر قەت بیریان لێ نەکردوێتەوە تەنانەت بۆ خۆشیان ئەو پارانی کە دایان ناوە لە وڵاتانە بەشێکی زۆری لە پارەکانیان فەوتاوە یعنی حسابی وایە نەکردووە کە ئەمە دۆست و دوژمن کێیەکە بۆ نمونە لە بانکەکانیەوەنە پارە دانێن ئەم پارانە بەشێکی زۆر لە داهاتی ئەمانە ئێستا دەستی بەسراگیرەوە بلۆک کراوە بەبێەوەی باس بکرێت لە ئیعلامەکان داهاتی ئەوانیان داهاتی ئەم میلەتەیە و کراوە بەهی خۆیان و ئەوان وەکو شخصی دایان ناوە بەڵام بۆ نمونە قەرزاری تورکیا دەستی گرتووە بە بەشێک لە سەرۆت و سامانی ئەم بەرپرسانێ حکوومەتی هەرێمە بەبێ ئەوەی جارێ ئەمانیش وەستاون لەسەرۆی لە داهاتی ئەم میلەتە ڕەشوڕوتە بیدەنەوە بە تورکیا و اینجا پارەکەی خۆیان وەربگرنەوە چونکە ئەوڵێ من قەرزم ماپێتان پیاوەتیم لەگەڵاکردن بۆ ڕۆژێکی ئاوا بەڵام ئێوە بە قسەتان نەکردم لە شتێکی ئاوا بۆ نمونە مەسەلەی سەربەخۆی و ڕیفراندۆم ئەوە لەبەرەوەیش بە مافی خۆی ئەزانێت من مەبەستم ئەوەیە یعنی هەر کاتێک ئەمانە نەک حسابی ئەویان نەکردو داهاتی میلەتە چۆن و لە کێوە و بۆرێنەوتەکان لە کێوە چۆن حسابی بکەن و ورد ئەم بابەتانە با بڵین هەژماری خۆیانی لەسەرکەن بەڵام تەنانە بۆ داهات و سەرۆت و سامانی خۆشیان زۆر وردنی لەبەرەوە کە سەرۆت و سامانی خۆیان بێگومان هەری میلەتەکەیە یعنی من نابێ بڵێن وڵی ئەو شخصانێ بەڵام بۆ ئەوەش بەڕاستی زۆر ورد نەبوون ئەوان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئەو بارودۆخی ئێستا هەرێمی کوردستانی تایە لە دوای بابەتی ڕیفراندۆمەوە ئێمە واقعێکی کەوتوین کە بە تەواوەتی ئێستا سربەخۆی ئابووریمان لە دەستیاوە هیچ سربەخۆیەکی ئابووری لە هەرێمی کوردستانان نییە واتە لە دوای ڕیفراندۆم و وەزعمان زۆر خراپترە وەک لە پێش ڕیفراندۆم کە قەیرانەکە هەبوو بەڕاستی چونکە کە قەیرانەکە هەبوو هەوڵیانەیە لە ڕێباج و ڕسومات و کەرتوکشتتوکاڵ و بوژانە و یعنی حملەیەکیان دەست پێ بکرد و بە ناچاری ئێستا لە دوای ڕیفراندۆمەکەوە مەسلەی نەوت ڕۆیشتن و بابەتی داهاتی نەوتۆمیان خستۆتە خزمەتی بەغداوە و کاتی کە بەغدا چی بڵێ ئەوان واکەن بەڕاستی ناتوانن لێشی لایەن و بابەتی سربەخۆیی هەر بووە بە سفری پاش فاریزە بابەتی ئەوەی کە مەسلەی کشتتوکاڵ و ئەمانەشیان کۆتای پێێنە چونکە ئێستا 370 ملیارەکەیت ئەو حملەیەشیان نەهێشت کەرتی گەشت و گوزاری وە کوشتێکی یعنی ئەوەی کە بزنس لە وڵاتان نەوەستێت ئەمانە بەڕاستی هۆتێل و مۆتێلێکی زۆریان هەیە خۆیان وەکو بەرپرسەکان یعنی ئەم بابەتانە نەوەستێت و بۆ خۆیان قازانجا ینی بەشێکی گینە لەواتچێت زۆر بەلایەنەوە ئەوەنە گرنگ نەبێت بەڵام ئەو گەشت و گوزارە لەوانەیە بەشێکی زۆری قازانجەکەی بۆ خۆیان بێتەوە باج ڕسومات کە ئیشی لەسەرەکەن داهاتێکە ئەگەڕێتەوە هەر بۆ دارایی و هەر لای خۆیانە بێت ئەمانە هەمووی بەڕاستی ئیشێکی شخصی لەسەرەکرێت اقتصادی ئەم وڵاتە ناتوانین بڵین ئیشێکی بەپی سیستەمی ئابووری و ڕێک و پێک و زانستیانە چەند کەسێکی بێلایەن یەن ئەم داهاتەیەتەوە دوای دابەشیکەنەوە چۆن دابەشیکەنەوە هاوڵاتیان دڵخۆشکەن یعنی هیچ شەفافێتی نابینین ئێمە مافی خۆشمانە ئەگەر ڕەشبینیمان پێوە دیار بێت بۆ لەبەر ئێمە شەفافیەتی تیا نابینین لە کاتی دروستبوونی دابەزینی داهاتینەوە تەنانەت گەشتە $25 بەڵام ئێستا لە سەر و $77 و نەوتی هەرێمی کوردستان نەوتێکی باش سەلمێنراوە بۆچی کاردانەوەی
نرخی بەرزبوونەوەی نەوت بە داهاتی هەرێمی کوردستانەوە نابینی؟ ئێمە ملیاری دۆلارمان ئێستا بە زیاوە دەسەکەوێت بەم مۆزوع بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بەشێکی زۆری ئەم داهاتانە یعنی ئەتوانین بڵین لە 130 ئەچێتەوە قەرزەکان نزیکەی ئێمە 600 ملیۆنێکمان بۆ مێنێتەوە. لەم 600 ملیۆنە بەشێکی زۆری ئەچێتە گیرفانی با بڵین یعنی گیرفانێکی نەزانراوە چۆنی لێکرێت، ئەوەی کە ئەمێنێتەوە نزیکەی 600 ملیۆنێک کە ئەمان وایان داناوە کە ئەڵێن ناتوانین بە تەواوەتی تەختی ئەو موچەی پێشوو بکەین وەکو جاری جارانی لێ بکەینەوە، هەر بە شێوە ناکە کە لە 130 هەرە بێ لە موچەکان ببڕین. یعنی دۆخەکە ئێستا بە شێوەیە کە ئەمان ئەو پارەی کە وەرێگرن حساباتێکی زۆر گەندەڵی لەسەر کراوە، ئێستا بێ هەر باجی ئەوانەی ڕابردوو بنەوە. اینجا تەمەن خۆیان نایەنەوە ئەبێ لە داهاتی ئەو میلەتە بێنەوە. زۆر باشە. لە ماوەکانی ڕابردووە باز لە بردننی بۆڕیەکە کرا بۆ ئێران، ئەویش بۆڕی نەوتی کەرکوک بوو بۆ ئێران. تا چەند ئەم بۆڕیە ئیسفادەیە بوو بۆ ئابووری هەرێمی کوردستان؟ هیچ سوودێکی ئەگەر لە کەرکووکەوە بڵێ هیچ سوودێکی نابوو بۆ، چونکەوە بە بڕیاری حکوومەتی عێراقی بووە لە نێوان عێراق. بەستا تقریبا ئەتوانین بڵین ئاجی خۆشحاڵیان ناخۆشحاڵێ بین نێوان عێراق و ئێران لە سەردەمی عەبادیە کەم یەکتێک چووە بە حکومی عەبادی خۆی بە پاپەند دەزانێ بەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ ئەمریکای هەیەی وە ئەو حیسارە نێودەوڵەتی کە بڕیارە وردە وردە لەسەر ئێران تون بکرێتەوە. لەبەرەوەی ئێران بەشێک لەو یارمەتیانی کە بۆ ئێستا بۆ عێراقی بووە ئەویش گرتوێتەوە، تەنانەت بڕیاریاوە تازەترین بڕیاری کە نابێ بە هیچ جۆرێ مامەڵەی دینار و تمەن و ئەوە ناکەن لەگەڵ عێراقا، ئەمادەم ئەوان حسابی دۆلاریان لەگەڵانەکەن ئەمانی شەوێت لەگەڵ بە یۆرۆشت لە ئێران بکڕن. ویستمەوە پرسیارەکەم، یعنی ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازاری هەرێمی کوردستان دانێن لە کاتێکە گۆڕینی دراو بۆ یۆرۆ و تمەن و دینار؟ بەڵێ مەسەلەی گۆڕینی دراو طبعاً ئەمە وەکو زەربەیەکە بۆ اقتصادی ئەمریکی بە هاوکاری لەگەڵ اتحادی ئەوروپیە. اتحادی ئەوروپی خۆی بە پابەند دەزانێت بە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەوە، ئێرانیش ئەڵێ مادەم ئێوە ئاوایە کەواتە ئێمە ئەم دوو لایەنمان ئیشەکەین، ئیش بە دۆلار ناکەین. حسابکردنی یۆرۆ لە جێی دۆلار بێگومان زەربەیەکە یا لە دۆلار، بەڵام بۆ شێوەیە نییە چونکە دۆلار بۆ خۆتەزانی لە ڕێکەوتنامی بروتن و دوزەوە شوێنی خۆی کردوتەوە بە ئاسانی ینی ناکەوێت ئەو بابەتە. و ئەگەر ئەوەی کە ڕاستە ئێستاڵێن با بڵین ئیتیفاقێکی چوارقۆڵی رووسی تورکی ئێرانی بۆ ئیشکردن بە یۆرۆ لە جیاتی ئەوە بێگومان ئەتوان کاریگەری بخەنە سەر دۆلار، و ئەمە وا لە عێراقەکەات طبعاً عێراق و هەرێمی کوردستانیش لە ناویە ئەو هەموو مامەڵەی کە بە دۆلار هەیەنا بەشێک لە بەهاکەی لە دەسەدا دۆلار و بەشێک لەو چونکە هەموو شتێکەوان بە دۆلارەکڕن لە دەرەوە طبعاً بەشێک لە بەهاکەی لە دەست با کەواتە ئێمە تووشی هەڵاوسانێکی ترەبین، ناتوانین ئەو شتانە لە دەرەوە بکڕین بۆ شتێک بۆ پارە بڕەپاری کە ئەمانەوێت. و ئێمە بۆ نرخەی نەوتە فرۆشین ڕاستە ئەیفرۆشین بە هەفتە ئەوەنە دۆلارە، بەڵام سەر لە نوێ کارەکاتە سەر نرخی دۆلارەکەواتە لەم ڕۆوە کاریتەکە لە ڕوویکی نێودەوڵەتیەوە نرخی دۆلار دابەزێ بەهاکی دابەزێت تۆ ناتوانانی ئەو شتانی پێ بکڕی کە جاران و کڕی. ڕاست ئەمە تا چەند عێراق بیری لەمە کردوێتەوە؟ عێراق بیری لێ کردووە بەس ناچارە، ینی ئەم شتانە بابەتێکە لەوانەیە بڵێم حکوومەتی عێراقی لەسەر سیستەمێکی ئابووری ڕاسترە ڕۆوەک لە هەرێمی کوردستان، سیستەمێکی شخصی لە 100% نییە. حکوومەتی عێراقی حکوومەتێکی ئەتوانین بڵین ئەوەی کە بانکی مرکزی بیری لەبەرەوەی بانکی مرکزی هەیە، بانکی مرکزی دراو دەرەکە حسابات و کتابات لە بانکی مرکزیەوە لەسەر نرخی دۆلار و درا و هاوسەنگی نێوانیان دەرەکرێت، توانین بڵێن ئەوان زیاتر ئەم بابەتانە وردەکەنەوە. ئەمە هەرێمی کوردستان لەم ڕۆوە کاریگەریەکی ئۆتۆی نییە بەڕاستی، بەڵام ئایا کاری ڕنگدانەوەی هەیە؟ بەڵێ ڕنگدانەوەی هەیە، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ کاریگەری لەسەر نرخی دۆلار و ئەوانە دابنێ، بەڵام ڕنگدانەوەی هەیە وەکو هەر هاوڵاتی تری عێراقی. زۆر باش. ئەو کاتە ینی ناکرێت مامەڵەی فرۆشتنی نەوت بە یۆرۆ بکەن؟ ئەگەر ئەوە بکەن کەواتە حکوومەتی ئەمریکی پشتیان لێکات، زۆر بەلاشیەوە ئاساییە بە تایبەتی لە سەردەمی ئیداری ترەمپە هەنگاوی زۆر عجایب و خەرای بندرێت و زۆر ئاساییە کە دووبارە داعش بێتەوە عێراق و سەر لە نوێ تازە بکرێتەوە ئەو ڤێرژنە بە نوعێکی تر، ینی ئەتوانین بڵین بێتەوە ناو عێراق لە ماترسێ بەڕاستی، چونکە عێراق ئێستا هەشە و سەرکردە سیاسەکانی هەمووی دژیەکن، لەبەرەوە حکوومەتی عێراقی ناتوانێت ئەو هەنگاوە بنێ بەڕێی من. زۆر باشە. ئەسا مامەسا بەو شەنوکەوەی بەڕێزەکردین ئابووری هەرێمی کوردستان لە دوای ئەو دۆخەش کە ینی بۆی هەیە بێتە پێش بۆ هەرێمی کوردستان گۆڕینی دراو لە دۆلارەوە بۆ یۆرۆ، ئەتوانین بڵین
بەرەو سەقامگیری ئەڕوات لە داهاتوە یاخود ئەوەنەی تر ناسەقام ئەوەنەی تر ئەبێتە پاشکۆ ئێمە ئابوووریەکمانەبێت تەواو پاشکۆیە و ئەوەنەی تر ئەبێتە پاشکۆ ئێمە وردە لە معادلێنی دەوڵەتەکانە بەڕاستی بچووکە بینەوە لە ڕووی ئابووریەوەڵێم لە ڕووی سیاسیەوە ناڵم لە ڕووی ئابووریەوە ئێمە بچووکە بینەوە بۆ لەبەرەوە ئێمە وەکوتم ئەو کەرتانەمان کە خەریب بوو هەنگاومانەنا بە ناچاری ئەو ناچاریە نەماوە ئێستا پارەیەکی مۆڵیەت و دابەشێکەن و سەریەشەی ناوێت و وەکو جاری جاران ینی چۆن بوو لەواچی بڵم لەوەش خراپتر بوو بێ ئێستا ئەو بیرەنەوتە زۆرەمان لە دەسان نەماوە ئەو ژێرخانە ئابووری کە ئەمان باسی ئابووری سەر بەخۆیانە کرد ئەوە بەڕاستی هەمووی هەڵتەچیوە ئێستا حکوومەتی عێراقی زۆر بە ئاسایی ئەتوانێت ڕێڕەوەکان خۆی کۆنتترۆلی بکات یعنی ئەوانەی کێنەوە سەر هەرێمی کوردستان ئەوە توانێت باج ڕسومات جاران وانە بوو بە پێچەوانەوە بوو بەڕاستی یعنی دەسەڵاتی کوردی زیاتر بوو لەو ناوچانە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەو معادینانەی کە لە ناوچەکانی مووسڵ و ئەو ناوچانانی کە پیانەوەترە تەماس هەمووی کەوتۆتە ژێردەستی حکوومەتی عێراقیەوە چەند بیرەنەوتێکمان بەدەستەوەماوە کە نزیکەی 200 بۆ 250,000 بەرمیل نەوتیەکە کە ئەمانە ئەتوانی بڵێن نوعیەتی بەوەی کەرکووکەوە باش بوو واتە تێکەڵە کرا اینجا باش بوو ئەگینە ئەوەندە باش نییە ئاستێکی مام ناوەندی هەیە کەواتە لە کۆتا پرسیارمە کوردوتانی دەفعول بەلا بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ حکومەت چه هەنگاوێک بنێ هەموو ڕێگاکان ئەچنەوە بەغدا بەڵام ئەکرێت لێرەوە ئێمە خۆمان ڕێکخینەوە یعنی بۆن منە کەرتی کشت و کاڵ کە باسمان کرد هیچ پەیوەندی بە بەغداوە نییە تۆ بتوانیت لێرەوە کەرتی کشت و کاڵ و خەڵکەکە و لادیەکانە دیهاتە هەمووی ببوژێنیتەوە کەس ڕێگر نییە کەرتی کەشت و گوزاریش پەیوەندی بە عێراق ئەمە فەهمیان هەیە ئەمە ئەو فەهمە ئەوەیە کە ئیتر بێ بەڕاستی پرسیارەکە لەوان بکرێت بەڵێ سپاس بۆ بەڕێز ماوەسانیات خالید ماوەسای ئابووری لە زانکۆی گەشەپێدان لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵ ما زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش سپاس ماوەسانیات بۆ ئەمەدەبوونێت